هونەرماند فەرزاد مەدینیا و دینا ڕۆستەمی بەرهەمێکی دوێت بە شێوەزاری هەورامی بە ناونیشانی یاری شیرینم بڵاو کردەوە. میلۆدی ئەم بەرهەمە فۆلکلۆرە و تێکستی ئەم بەرهەمە لەلایەن حسێن خۆران نووسراوە و دابەشکردنی میوزیکیش لەلایەن کەسرا کاوەیە. أخوة قريب عملي بينو شيء قرباني جانسنا سلااو خۆشەویستیم بۆ ئێوەی عزیز و خۆشەویست بینەران و بیسەرانی کەناڵی کورسات لە هەر شوێنێک هەن خۆشەویستی من فەرزاد مەدینیا قبول بفەرمونون ئاواتە خوازم دڵخۆش و سلامەت و کامران بن زۆر دڵخۆشم کە لەم ڕێگەوە ئەتوانم خۆشەویستی خۆم بە ئێوەی عزیز و خۆشەویست بگەێنم ئازیزان و خۆشەویستانم ئیشەڵا کە بتوانی بێتم بە گۆرانیەکانم و بە بەرنامەکانم لێوەی عزیز و خۆشەویستم خۆش کرد بێت حەز دەکەم لەم ڕێگەوە سەبارەت بە ڤیدیۆکلیپی یاری شیرینم بۆ ئێوەی عزیز و خۆشەویست قسە بکەم. لە حقیقەت لەم چەند ڕۆژە کە ڤیدیۆکلیپەکەمان بڵاو کردەوە تۆ فیدبەکی باشمان وەرگرتووە و شکر بۆخوا بەرهەمەکە بابی دڵی مەیلی ئێوەی عزیز و خۆشەویست بوو. هیوادارم ئێوە ئەوانە چێکەنیان بینیوە سەیری بکەن و چێژی لی ببینن. بیرۆکەی ئەم بەرهەمە لەگەڵ هەردوو هاوڕێی خۆشەویستم خاتوندونیا ڕۆستەمی و هەروەها کاکەسرای کاوەی عزیز لە پرۆ و تەمرینان بووین کە بڕیارماندا دوێتێکی هەورامی دروست بکەین. میلۆدی ئەم بەرهەمە لەلایەن کاکەسرای کاوە ئەرنج کراوە، میلۆدیەکە فۆلکلۆرە، ئەرنجێکی نوێ کراوە لەلایەن کاکەسراوە و فرێ لە ئەرز بکەم موزیسیەنە باشەکان وەکو مامۆستا ئیسماعیل مەردانی تیای بەشدار بووە و هەر لە سنەی خۆشەویستۆ کاری ڕێکۆردمان بۆ کرد و هەر لەوێش تەواو بوو. ئەرز بکەم وێنەگرتنی ئەم ڤیدیۆکلیپە لەسەر شانی هاوڕێی زۆر عزیزم کاکسەیوانی فەتاحی بوو لەگەڵ ڕاوین فیلمە لە شاری مەریوانی خۆشەویست. شوێنی وێنەگرتنەکە لە شاری نۆدشە بوو لە گرۆوە جێ خۆیەتی سپاسی خەڵکی بە ئاوازی شاری نۆدشە بکەم کە بەڕاستی بە مهر و محبەتێکی زۆر فراوانەوە بەرە پیریمان هاتن، یارمەتیان کردین، لەگەڵمان بوون و یادگاری جوانیان بۆ دروست کردین. ئەرز بکەم ڕێی لەسەر ئەم بەرهەمەوە بوو کە دوێتێکی هەورامی دروست بکەین کە بتوانێت جۆش و خڕوشێکی گەنجانەی تیا بێ و هەروەها بتوانین ئەماری پیشان بین سەرە پیشنەوە بۆ ڕابردوو کە ئەرز بکەم بڵێن ئیمکاناتێک بۆ لەو پێشتر وەکو سەیارە وەکو ماشین و تویتا لە ئێمە زۆر ڕۆڵێکی نۆستالژیای بوو و هەروەها جلوبەرگ زۆر بووان گرنگ بوو کە جلوبەرێکی تەواو کوردی بێت و بەرهەمەکە پێکێنرا. ئەواتە خوازم بەدڵی ئێوەی عزیز و خۆشەویستیش بێت و ئیشەڵا بتوانم بە بەرهەمی چاکتر و جوانتر بگەڕمەوە خزمەتتان. هیوادارم لە کاتێکی باشە دەنگەکەی من بەرگوێی عزیز و خۆشەویست بکەوێت خۆشەویستین خۆ بفەرمونون ئاواتە خوازم هەمیشە دڵخۆش بێت.